ئێمە وەکو بەشداربانی ئەم پێشبڕکەیە کە بەشداریمان کرد وەکو خۆم ئامانجم ئەوە بووە ئەوەی هەڵی دەبژێرم پێشکەشی بەرامبەرەکەمی بکەم. ئەم جارێک کە من بەشداریم پێشبڕکەیەم کردو بە یەکێک لە نووسەرە کوردەکانی خۆمان بەشداریم کردەوە کە دیسانەوە ئامانجم لەوەدا ئەوە بوو کە نووسەرە کوردەکانی خۆمان بناسێنم بۆ کۆمەڵە بەشداربووی کە هەیە لە پاڵ نووسەرە جیهانیەکانە. ئێمەش خاوەنی قەڵەمی زێڕینی خۆمانین، چەندین نووسەری زۆر باشمان هەیە کە خاوەنی کتێب و نووسینی تایبەتی خۆیانن. پێویستە ئەوان جارێکی تر بهێنرێنەوە ناو ئەم جۆرە پێشبڕکەیانە و ناویان لە ناو ناوەکاندا هەبێت. لە سێش یەکەم قسە پێکردنی بەردەوام قسەی پێ بکرێ لە زمانە گینا لە فەوتەیەکە قسەی پێ بکرێ. تێکەڵبووە ئەمە کتێبخانەی گشتی سلێمانی خۆشبەختانە 2 ساڵە ئەم پرۆژەی قسەتە سەر پێ و لە شێوەی پێشبڕکێیەکە بۆ کتێب خوێندنەوە کۆمەڵێک گەنج هانن کە کتێب بخوێننەوە دواتر هەریەکەیان راپۆرتێکا لەسەر کتێبەکە چەند تێگەیشتنی هەیە بۆ کتێبەکە و بیرروڕاو وەچوونی خۆی لەسەر کتێبەکە شرۆڤەی خۆی بۆ کتێبەکە چییە. فستیڤاڵێکی ناوخۆیی بۆ تیپی باسکە بکەینەوە کە تێیدا ئامانجی ئەمە لەم کردنەوەی فستیڤاڵە بەهرە و توانای ئەم لاوانەیە کە نیشان بدرێت و لە داهاتوودا بتوانین پشتیان پێ ببەسین و بۆ یانەکانی یانێوەرشی دەربنی خان و یانەکانی تر ئامادەیان بکەین و بەهرە و تواناکانیان تێدا دەستەبەر بکەن. ئەمە بۆ ماوەی سێمین ساڵە خۆشبەختانە ئەم فستیڤاڵە بەردەوامە. چەند مەبەستێکمان هەیە لە ئەنجامدانی ئەم فستیڤاڵە کە خۆیان ئەبینەوە لە بەردەوامبوونی یاریزانەکانمان و هەڵسەنگاندنی ئاستی یاریزانان و ئامادەبوونی دایکان و باوکان بە مەبەستی هەندانی یاریزانەکان بۆ بەردەوامبوون لەم یاریە. Фестиваль проходит 2 раза в год. Это крупное мероприятие в керамическом мире. Мы представляем более 100 участников керамистов, производителей и поставщиков керамических материалов. То есть показываем весь рынок керамики, который есть в России. То есть и участники, и поставщики из разных городов приезжают одновременно на площадку и показывают весь срез рынка, ну как происходит вообще, что происходит вообще в керамике в России. Я работаю в русском стиле и представляю свою коллекцию «Русское узорыча» по мотивам архитектуры 17 века. Фестиваль проходит уже на протяжении нескольких лет. Это непосредственно 6-й фестиваль. Сейчас он несколько видоизменился, потому что пандемия вносит свои поправки, и выставка, которая должна была состояться, перенесена в онлайн-формат, так же, как и мастер-класс.